هاوڵاتیان بە ناچاری ڕۆیان لە مۆلیدە ئەهلیەکان کردەوە و خاوەن تاوەرەکانی ئینتەرنێتیش لە کەرکووک بێکار دەبن. سڵاوتان لەبێت. ئاگری شەڕی ئێران و ئیسرائیل و ئەمریکا خەریکە کوردستانی خۆشمان دەگرێتەوە و بەرەی بە ناو مقاومەی عێراقی کە سەر بە ئێرانن شەو ڕۆژ درۆن و موشک ئاراستەی کوردستان و هەولێر بە تایبەتی دەکەن. ئەوان سەرەتا بنکەی ئەمریکیەکان و کونسوڵخانەکانیان دەکردە ئامانج کەچی دوو ڕۆژە کەمپی ئاوارەکان و بارەگەکانی پێشمەرگەش دەکەنە ئامانج و هاوڵاتیانیش ترسیان لێنیشتووە و زەرمەندیش بوون. هەڵگوڕ حکمت بەرپرسی ڕاگەیاندنی دەڤەریەکی هێزەکانی پێشمەرگەی کوردستان بە 1964 وت ئەمڕۆ لە دووکاتی جیاوازدا بە درۆنی خۆکوژ هێرشکرایە سەر بارەگای فیرقەی 11 سەر بە دەڤەریەکی هێزەکانی پێشمەرگە لە ناحیەی دێگەڵا. لە ئەنجامدا چەند کەسێک بریندار بوون. وتیشی هێزەکانمان لە ئامادەباشیدان و لێکۆڵینەوە لە وردەکاری ڕووداوەکە دەکەن. ڕوونیشی کردەوە ئەمە یەکەم هێرش نییە و دوێنێ دووشەمەش هەمان بارەگا لە ڕێگەی درۆنێکی بۆم ڕێژکراوە وەردومان کراوە. پێش ئەمەش ئەمڕۆ بەیانی سێ درۆنی خۆکوژی ئاراستەی کەمپی ئاوارەکانی ڕۆژهەڵات و بارەگای حیزبی دیموکراتی کوردستانی ئێران کراون لە کۆیە و بەهۆیەوە هاوڵاتیەک بریندار بوو. ئێران هەر لە ڕێگەی خۆی و بریکارەکانی بۆمب و موشک ئاراستی کوردستان ناکات، بەڵکوەوە تا دەواازە سنووریەکانیشی گرتووە و ئاڵوگۆڕی بازرگانی ڕاگرتووە. لە بەیانی ئەمڕۆ سێشەمە لە سنووری مەرزی شۆشمێ کە شارەتەی تەوێڵە و شاری پاوەی ڕۆژهەڵاتی کوردستان پێکەوە دەبەستێتەوە هاتوچۆی بازرگانی ڕاگیراوە، بەڵام هاتوچۆی گەشتیاری ئاساییە. سەرچاوەیەک لە ناو دەواازی سنووریەکە بە 1964 ڕاگەیاند. پێیان وتراوە ڕاگرتنەکە تا ڕۆژی شەممەیە، بەڵام لە هەر خولەکێکدا و بەپێی بارودۆخی ئەمنی دیوی ڕۆژهەڵات دەکرێت گۆڕانکاری لە بڕیارەکەدا بکرێ و هاتوچۆ ئاسایی ببێتەوە. هەر بەوتەی سەرچاوەکە لەم چەند ڕۆژەی داهاتوو تا ئێستش هاتوچۆی گەشتیاری ئاسایی بووە، بەڵام هاتوچۆکە بەراورد بە ڕۆژانی ئاسایی کەمی کردووە. بە گوێرەی زانیارەکانی 1964 هاتوچۆی بازرگانی و گەشتیاریش لە دەواازەکانی دیکەی وەک حاجی ئۆمەران و باشماخ ڕاگیراون. دوجار بێکارەبایی و بۆ ڕەمەزانە و بێتوانای حکومت لە دابینکردنی کارەبای پرۆژەی ڕووناکی هاوڵاتیانی ناچار کرد ڕوو لە مۆلیدە ئەهلیەکان بکەنەوە و ئیتر بڕیاردرا مۆلیدەکان کار بکەن. لە هەولێر خاوەن مۆلیدە و هاوڵاتی سەرپشکران بەیەکەوە لەسەر چۆنێتی کارپێکردن و نرخی ئەمپێرەکان ڕێک بکەون و ئیتر لە زۆربەی گەڕەکەکان وایرەکان بەسترانەوە و بڕیارەکە بە پێی خشتێک مۆلیدەکان ئەمشەو بە ئیش بکەون. خۆرانخۆرانی سەرۆکی ئەنجومەنی مۆلیدە ئەهلیەکانی هەولێر بە 1964 وت ئەوان هاوکاری وەزارەتی کارەبا و هاوڵاتیانیش دەکەن. هەر هاوڵاتیەک کارەبای داوا کرد ئەمپێری 5000 دیناری بۆ حساب دەکەن. لە سلێمانیش لە بینای پارێزگا کۆبوونەوەیەک لەگەڵ نوێنەری خاوەن مۆلیدەکان کرا، بەڵام ڕێک نەکەوتن. خاوەن مۆلیدەکان دەڵێن ئەو ئیشە هەروە بە خۆڕایی ناکرێ و پێویستە حکومەت گرێبەستیان لەگەڵدا بکات، اینجا ئەوان کار بکەن. هەرچەندە سەرەتا ڕێککەوتن و خشتەش دیاریکرا، بەڵام دواتر خاوەن مۆلیدەکان ڕازی نەبوون و ڕایانگەیان بە بێگرێبەست مۆلیدەکان هەڵناکەن و هەر کاتێک حکومەت کاری پێیان نەما مۆلیدەکانیان پێ بکوژێنێتەوە. لە کەرکووک وەزارەتی گواستنەوە گەیاندن 500 کەس بێکار دەکات کە خاوەنی تاوەری ئینتەرنێتن، بەڵام ئێستا بڕیاردراوە ئەو تاوەرانە بهێنێتە خوارەوە و دەبێت هاوڵاتیان ئینتەرنێتی حکومی بەکاربهێنن کە بە ژێرزەویدا ڕادەکێشرێ. ئەو خاوەن تاوەرانە ئەمڕۆ لە بەردەمبینای پارێزگا گرت بوونەوە و داوای چارەسەریان کرد. داستانمەردان کە بریکار و خاوەنیەکێک لە بورجەکانە بە 1964 وت لەگەڵ پارێزگار قسەیان کردو و ئەویش داواکەی ئەوانی گەیاندووە بە وەزارەتی گواستنەوە و لایەنە ئەمنیەکان، بەڵام هیچ وەڵامێکی نەبووە. بێستون سەلامی ژێکێکی دیکەی لە خاوەن تاوەرەکان و بە 1964 وت پێشوەختە ئاگادار نەکراوین بۆ لابردنی تاوەرەکان، چونکە هەندێک لە ماڵان تا ئێستا بەشداربووانی خزمەتگوزاریەکەیان ماوە. دواتر ئێمە جیاوازین لەگەڵ هێڵی حکومی 7000 دینار نرخی کەمترە. بەڵە بەرەزان سەرشتان بۆ هەواڵێکی ڕاکێشمەوە پەڕی 1964 هەوەکو پێشتر لە ناو هەواڵەکان ئاماژەمان پێیاکە
ئێران خاڵە سنووریەکانی ڕێگەی بازرگانی داخستووە، بەڵام تەنها ڕێگەی گەشتیاری هەیە. لە هەمان کاتیشە ئەمڕۆ بڕیارێکی دەرکردووەکە گواستنەوەی و هەناردەکردنی خۆراک و بەرهەمە کوشت و کاڵیەکانی بۆ دەرەوەی وڵات واتە هەناردەکردنی بۆ دەرەوەی ئێران قەدەغە کردووە و ئەمڕۆ ئاژانسی هەواڵی ئیسنا وڵاوی کردوتەوە کە ئێران ڕایگەیاندووە بە هەموو شێوەیەک بەرهەمە خۆراکیەکان و کوشت و کاڵیەکان بۆ دەرەوە ڕاگرتووە بە هیچ شێوەیەک ناینێرێتە دەرەوە و ناژزانرێ ئەم بڕیارە هەتاکەیە لەبەر ئەو بارودۆخی کە ئێستا ئێرانی تێدایە. هەواڵەکانم پێشکەشکردن هەر شاد بن.